مامۆستا چالاکیەکتان ڕاگەیاند بوو سەبارەت بە زمانی کوردی هەر کەسێک 20 وشە لە زمانی کوردی زیندوو بکاتەوە خەڵاتەکرێت ئەمە چۆن بوو؟ پێشەکی بناوی خی گەورە سڵاو و حرمەتی زۆر تایبەتم هەیە بۆ تەواوی بینەران ئێوەش بەخێر بێن براو عزیز. بەڕاستی من تەماشاکردنی ژیان بەوە بە چاوی ئیسلام تەماشای بابەتە نەتەوەی و نیشتیمانیەکانیش ئەەکەم کە بەشێکە لە تەواوی ژیانی ئێمە و هەموو ڕێخستنی ژیانی ئێمە پەیوەندە بە ئاین و بە نیشتیمانەوە و زمانی کوردیش یەکێکە لە ئايات و نیشانەکانی خوای گەورە جەل جەلاله کە ئەفەرمێ ومن آیاته اختلاف ئەلسینەتیکم و خوای گەورە لە قورئانە لە چەندین جێگە وشەی کوردی هێناوە ئیبراهیمە ئازەرە و چەندین شتی دیکەوە بە تایبەت لە سوورەتی فتح ئەسڵەندا بزینی سوورەتی فتح خوای گەورە لو آيات كافرمي قل للمخلفين من الأعراب ستدعون إلى قوم أولي بأس شديد كإمام أبو هريرة فرمي هم البارزون من الأكراد بويا تيروانيني إيما بو نشتيمان وخاك وخلق زماني خمان تيروانيني كبو آيات صلاتي خواي قولا بيم خوش بو لمزقوتا أو جنجا عزيزانا كزور بمان آشنا نين با أو مصيبة أو داگیرکاری و تعریب و تخویف و تهریبەی کە کراوە لە 100 ساڵی ڕابردوو لە میلەت و خاک و خەڵکی ئێمە زۆرێک لە گەنجانی ئێمە لە باتی ئەو زمانە ڕەسەنە جوانە دەوڵەمەندە گرنگە کە من وا دەزانم یعنی زمانێکی زۆر زۆر گەورەیە لە عەرەبیش و زمانەکانی دیکە زۆر زۆر دەوڵەمەندتر و گەورەترە. بۆیە حەزمان کرد گەنجەکانمان ئاشناکەین لە مزگەوتە ئەو پرۆژەمە ڕاگەیان کە هەر مسلمانێک هەر گەنجێک هەر برایەک هەر خۆشکێک 20 وشە لە زمانی ڕەسەنی کۆنی کوردی خۆمان مثلەن خەڵکی ئێمە ئێستا لەواتی ئەو زمانە جوانە پاراوە ئۆکەی و تانکی و هەواریە و لەفە و عەرەبانە و ئەم بابەتانە بەکارەهێنێ وشە جوانە ڕەسەنەکان لەبیر کراوە. بۆیە گوتمان هەر کەسێ 20 وشە بێنێ بۆمان لەو وشە جوانانەی باوە حاجی و دایە حاجیان لە ڕابردووماندا ئەوە خەڵاتەکرێ و خەڵاتیشمان کرد و خەڵکێکی زۆریش دڵخۆش بوو حتا کۆمەڵێک ناوی زۆر زۆر تایبەت و کۆمەڵێ وشەی زۆر زۆر قەشەنگ و زۆر زۆر جوانمان بۆ هاتووەکو ئەرشیفی لە ئەرشیفی مزگەوتە دامان ناوە. وشەیەک لە وشانە گەر بپەمابڵێ وشانە چی بوو؟ وشەکان زۆر زۆرن مثلەن بۆ نمونە ئێستا مثلەن قەشەنگ یەکێکە لە ئەو وشە گرنگانە کە زۆر زۆر گرنگە مثلەن بۆ نمونە جنجک پرسیارم کرد لە ئەهلی مزگەوت زۆر خەڵک ئەزانی کاتی خۆی ئێمە ئێستا لە باتی کاتی خۆی ئەیان گوت جنجکێ گۆشت ینی ئەوەندە ینی زۆر زۆر وشەیەکی زۆر نەسەق و جوان و ڕێک و پێکە ئەمانە شتی زۆر و زۆر زۆر زمانی کوردی هەر ئەوە نییە کە ئێمە لە سەجادە گوێمان لێ ئەبێ زمانی کوردی ئەگەر کتێبی مامۆستا هەژار و هەم بانەبۆرینەوە هەموو کتێبەکانی دیکە و ئەوانەی کە ڕێزمان و ئەو کتێبە جوانانەی کوردی ئەسڵی بخوێنینەوە ئەزانی زمانی کوردی چەندێ دەوڵەمەند و چەندێ گرنگە. بۆیە وشەی زۆر زۆر جوان و قەشەنگ و نەسەقمان هەیە بەڕاستی. سپاس بۆ جنابتە.